دوای کۆتاییاتنی داعش لە ناوچەکە کانیا و گەرماوە گۆگردیەکانی ناحەی حەمام عەلیل بوژانەوەی بەخۆوە بینیوە. هاوڵاتیان و سەربازانی عێراق نەهامەتیەکانی شەڕی داعش بە کانیاوە کانزایەکانی حەمام عەلیل دەشۆنەوە. حەمام عەلیل دەکەوێتە باشووری مووسڵ. کۆمەڵێک کانیاوی هەیە کە ئاوی کانزای سروشتی تێدایە. لە کۆنیشەوە ئەم ئاوە وەک چارەسەرێک بۆ نەخۆشی پێست و ڕۆماتیزم سوودی لێوەردەگیرێت. ئاوی کانیاوەکانی حەمام عەلیل لەسەر و ڕێژەی ئاسایی گۆگردی تێدایە. ئەوە ژوای کردووە کە بۆ چارەسەری نەخۆشی گەشتیارێکی زۆر ڕووی تێبکات. ئەوانەی سەردانی گەرماوەکە دەکەن بەو قڕولیتەیی کە لەسەر چاوەکەەوە هێناویانە لەشی خۆیان دادەپۆشن و بۆ ماوەی نیو سەعات بەو شێوەیە دەمێننەوە. دواتر چەند شاڵێکیش لە گەرماوەکەدا هەیە و بە شێوەیەکی تاکەکەسی خۆیانی تێدا دەشۆن. ڕۆژانە نزیکەی 250 کەس ڕوو لەو گەرماوە دەکەن. یەکێک لەو سەربازانەی کە بەشداری شەڕی داعشی کردووە هاتووە بۆ گەرماوەکە بۆ ئەوەی پشوویەک لەناو ئەو کانیاوەدا بە جەستەی بدات و لەو بارەیەوە دەڵێت. لە کاتێکدا لە دەرەوە ئارەق دەکەینەوە یاخود پیس دەبین دەین بۆ ئێرە خۆمان دەشوێن وەکە شوو هەوایەک دەگۆڕین. ئێرە کەشێکی خۆشی هەیە و پشوویەک بە گیانمان لە ناو گەرماوەکەدا هەندێکیان سەرقاڵی لێکردنەوەی ئەو خۆڵ و قوڕەن کە بۆ چارەسەری نەخۆشی لە خۆیان داوە. هەندێکی تریشیان بە ئاوی ئەو کانیاوە گۆگردیە خۆیان دەشۆن کە دەڕژێدە حەوزەکەەوە. یەکێک لەو هاوڵاتیانەش کە هێشتا قوڕەکە بە جەستەوەیەتی دەڵێت شاوەڕ بسمی حساسیە. ئێمە دێن خۆمان بشۆین بەڵام گیانی من تۆزێک هەستیارە. ئەم ئاوەی ئێرە سوودی زۆرە بۆ من ئەم قوڕەوشکەش دەدەم لە گیانم. ئەو هەستیاریم کەمتر دەکاتەوە ئەو قوڕە مادەی کبریتی تێدایە. هەندێک جار دەیکەنە ئاوەکەشەوە. لە ناو گەرماوەکەدا تەنها گەورەکان نابینرێت بەڵکو منداڵانیش ڕوو لەو کانیاوە گۆگردیانەی حەمام عەلیل دەکەن. خاوەنی یەکێک لە گەرماوەکانی حەمام عەلیش دەڵێت ئەمە حەمام عەلیلە کە ئاوێکی معدەنی بۆ دێت و ئاوەکەش ئاوێکی خوایی و جیاوازە. بۆیە خەڵک دێن بۆ ئێرە و ئەو ئاوە بەکاردێنن بۆ چارەسەری نەخۆشەکانیان. ئاوەکە ئاوێکی ئاسایی نییە. کەسێک دێت لە ژوورەوە پارەکەیان لێ وەردەگرێت و جلی تایبەت بەم شوێنیان پێدەدات و لە کاتی بانگیشدا دەبێت هەمووان ئێرە جێبێت. حەمام عەلیل لە مانگی حوزەیرانی ساڵی 2014 لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کرا. داعش سەرجەم گەرماوەکانی تایبەت بە ژنانی تێکدا و تەنها خۆیان بەکاریان دەهێنا. لە مانگی نۆڤەمبەری ساڵی 2016 سوپای عێراق حەمام عەلیلی کۆنتڕۆڵ کردەوە. ئێستاش بە تەنها پیاوان سوود لەو ئاوە کانزاییە وەردەگرن و خۆیانی تێدا دەشۆن.